بۆ زیاتر لە 4000 ساڵە مرۆڤ حوشترەکان لای خۆیان بەخێو دەکەن و پشتیان پێدەبەستن بۆ بارکردن، گواستنەوە، هاتوچۆکردن. ئەمەش بەهۆی ئەوەیە کە چەند تایبەتمەندیەکی هەیە کەوای لێ کردووە بەرگەی زەحمەتی و کەشە سەختەکان بگرێت. چەند ڕاستیەکەیە دەربارەی حوشترەکان کە ڕەنگە تا ئێستا نەتبیست بێت. حوشتر ئەتوانێت ئاوی دەریای مردوو بخواتەوە لە کاتێکدا هیچ زیندەوەرێک ناتوانێت بیخواتەوە. ئەمەش بەهۆی ئەوەیە کە ئاوەکەی زۆر سوێرە، بەڵام گورچی لێ حوشتر توانای ئەوەی هەیە خوێیەکە لە ئاوەکە جیا بکاتەوە. دووهەم، حوشتر دەتوانێت درک بخوات بێ ئەوەی ئازاری پێ بگات، چونکە لیکەکەی وەکو لیکی شێر وایە درک دەتوێنێتەوە. هەر بۆیە خەڵکی بیابان ئەگەر درک بچێت بەدەست و قاچیان لیکی حوشتری پێدا دەکەن بۆ ئەوەی بتوێتەوە. سێهەم، حوشتر جیاواز لە ئاژەڵەکانی دیکە سێ پێڵووی هەیە کە پێڵووی یەکەمی چاویان ئاویە، بەو واتایە بێڕەنگە، هەر بۆیە دەتوانن بە بیابان و شوێنی خۆڵاویدا بڕۆن بێ ئەوەی زیان بە چاویان بگات، چونکە کە پێڵووی یەکەمیان دادەخەن دەبینن. چوارەم، حوشتر دەتوانێت پلەی گەرمی جەستەی لەگەڵ کەش و هەوا بگونجێنێت لە کەشی زۆر سارد و کاتی بەفربارین، هەروەها کاتێکیش بە بیابانی گەرمدا دەڕوات خۆی دەگونجێنێت. پێنجەم، لەژێر قاچ و سکیدا چەرمێکی ئەستور هەیە کە دەتوانێت لە سەرزەوی زۆر گەرم دابنیشێت بێ ئەوەی هەستی پێ بکات. شەشەم، هەر کاتێک ئاو دەبینن بە نزیکەی 180 لیتر ئاو دەخۆنەوە، توانای ئەوەیان هەیە لە گۆپانی پشتیاندا بیهێڵنەوە، بەم شێوەیە بۆ چەندین هەفتە پێویستیان بە ئاو نییە.